ئەنجومەنی باڵای دادوەری عێراق لە ساڵی 2010 و دەستپێکی ساڵی 2019 ئاماری جیابوونەوەی تایبەت بە دەنجی ئەمریکای ڕاگەیان. ئاماژەش بەوە دەکاتن کە لە ساڵی ڕابردوو ڕێژەی جیابوونەوە کەمتر بوو بەپێی ئەم ئامارە لە سەرانسەری عێراق جگە لە هەرێمی کوردستان دیاردەی جیابوونەوەی هاوسەرگیری گەیشتۆتە 73569 حاڵەت بەرامبەر بە ڕێژەی هاوسەرگیری کە دەکاتە 82%، واتە لە یەک ڕۆژدا نزیکەی 165 حاڵەتی جیابوونەوە لە دادگایەکانی عێراقی تۆمار دەکرێن و کۆتاییان پێدێن بۆ کارەکانیشی بە چەند خاڵێک دەستنیشان دەکرێن. ظاهرة الطلاق طبعا ظاهرة اجتماعية خطيرة. جیابوونەوە دیاردەیەکی کۆمەڵایەتی مەترسیدارە و چەندین هۆکار بەستراون کاریگەری کۆمەڵایەتی و باری ئابووری و هەروەها کەمبوونی ئاستی ڕۆشنبیری لەلای هاوسەرگیران. الوعي عند الزوجين لە نێو دادگای بەیاع لە بەغداد چاوان بە چەندین پارێزەر کەوت کاتێک لێمان پرسین چەند حاڵەتی جیابوونەوەی هاوسەرگیری وەردەگرن لە وەڵامەکانیاندا داتایەکی خۆیان پێگەیاندی. تقريبا في 30-40 وایە نزیکەی 30 تا 40 حاڵەتمان بۆ دێت کە زۆرە. پێم وایە حاڵەتەکانی جیابوونەوە لە زیادبووندایە. لە ئێستادا ژنان قبوڵی ناکەن کە ڕیسوا بکرێن و لیان بدرێت بەهۆی بەرزبوونەوەی ئاستی ڕۆشنبیریان هەر بۆیە بێدەنگ نابن. پاشان سکاڵا لە دژی هاوسەرەکانیان تۆمار دەکەن کە پێشتر نیان دەتوانین. يعني ترفع دعوى على زوجها ما حد يقدر يرفع دعوى على زوجها. ئافرەتێکمان بینی پێزانینی هۆکاری داواکردنی جیابوونەوەمان لێپرسیوتی تومەتی خیانەتە، بەڵام خیانەت لە لای ئەو بۆ و نەک لە لای منەوە بێت. پێیوتم مۆبایلەکەم تێک چووە، پێویستم بە مۆبایلت هەیە و پاشان مۆبایلی لێ سندوم و چەندین ماڵپەڕێکی بەناومی لە فەیسبوک کردەوە و وێنەکانمی بۆ ماڵپەڕەکانی دیکە دەنات بە مەبەستی ئەوەی کە من پەیوەندی ناشەرعیم هەیە. لە ژوورێکی بێسەروبەر و دوور لە هەموو پرەنسیپێکی ئاشتەوایی چەند توێژەرێکی کۆمەڵایەتی لە دادگای بەیاعمان بینی. سەرەڕای نەبوونی شوێنێکی تایبەت بە ئاشبوونەوەی هاوسەرگیران ئەم توێژەرە کۆمەڵایەتیانە ڕێژەی جیابوونەوەیان کەمتر کردووە و بە پێی داتایەکانیان ڕۆژانە 20 تاکو 30 حاڵەتی هاوسەرگیری ئاش دەکەنەوە و ئەگەر ئەوە نەبوانە ئەوە تا ڕێژەی جیابوونەوە دەگەیشتە 88%. یا حەبەدا مثلەن ئومێد دەخوازین کە هەر توێژەرێک شوێنێکی تایبەتی خۆی هەبوایە. تۆ دەزانی کە ئەمانە نهێنی خێزانەکان و هاوسەرگیریەکانن کە نابێ نهێنەکان دەربچن. بۆ نمونە ئێمە توێژەران شوێنێکی دیاریکراومان هەیە و گشت توێژەرەکان لی کۆ دەبنەوە واتە هەر توێژەرێک دیاردەیەکی بۆ ڕاستپاردە بکرێ لە هەمان کات توێژەرێکی تر دیاردەیەکی تری پێڕادەسپێردرێ. ئەمەش دەبێتە هۆکارێک کە گفتگۆیەکان لێک دەدرێن. هۆکارەکانی جیابوونەوە زۆرن، مەترسیەکانیشی باری کۆمەڵایەتی لە عێراق هەژاندەوە و تاکو ئێستاش لایەنە پەیوەندیدارەکان جوولەی ڕوبەڕووبوونەوەی ئەم دیاردەیان نەکردووە و وەک هاوڵاتیان دەڵێن مەترسیەکان لە دوا ڕۆژ ترسناکترن. لە بەغداوە نزار عەبدوڵڵا، دەنجی ئەمریکا.